ئەنیا تەمەنی 9 ساڵە و لە ڕۆژی یەکەمی داگیرکاریەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لەگەڵ دایک و باوکی لە کیڤ بووە. زەنگی ئاگدارکردەوەی تۆپباران و هێرشی ئاسمانی بۆتە بەشێک لە ژیانی ڕۆژانەی. پەنجەرەکانمان بە لەوحی تەختە قایم کرد دوای ئەوەی دوو موشک لە دووری 600 مەتر لە بینایی ئەپارتمانتەکەمان کەوتە خوارەوە. دایکیان دەڵێت دەتوانم بزانم شەڕەکە چۆن کاریگەری لەسەر ئەنیا و دوو خوشکەکەی هەیە. ئەو تا ڕادەیەک گۆشەگیر بوو، هەندێک جار شەڕانگێز و گرژ بوو. بەردەوام نیگەران بووم کە ئەمە ڕەنگە لە کۆتاییدا ئەنیا تووشی فشاری دەرونی بکات. بەڵام ئەنیا هەندێک یارمەتی لە هیبۆکی وەردەگرێت، وشەیەک کە بە زمانی عەبری بەواتای باوەشکردن دێت. هیبۆکی یاریەکی چارەسەریە کە لە ساڵی 2006دا لە ئیسرائیل داهێنراوە وەک ڕێگەیەک بۆ یارمەتیدانی منداڵان بۆ مامەڵەکردن لەگەڵ فشارەکانی دەرونی لە کاتی جەنگی لوبنان لە ساڵی 2006دا. لە مانی 4 ساڵی 2022دا پسپۆرانی دەرونی ئۆکرانی دەستیان کرد بە پێدانی یاریەکەی هیبۆکی بە بەشێک لەو منداڵانەی کە تووشی فشاری دەرونی بەهۆی جەنگی ئۆکرانیاوە بووبوون. خێزانی ئەنیا یەکێک بوون لە یەکەمین ئەو کەسانی کەلێکی فۆریان کرد. دوای 3-4 هەفتە ئەنجامە عشکراکانمان بینی. ئەنیا جارێکی تر دەستی بە پەیوەندی لەگەڵ منداڵان کردەوە. دۆستانە بوو، زۆر ئارامتر ببووە. ڤیکتۆریا نارازەڤیچک یەکێک بووە لە یەکەم دەروون ناسەکان لە ئۆکرانیا کە لە کاتی کارکردنیدا لەگەڵ منداڵان بەکاری هێناوە. زۆرێک لە منداڵان بەهۆی شەڕ تووشی فشاری دەرونی دەبن. ماڵەکانیان لەدەستداوە ڕۆژانە بەدەست هێریشی موشکیەوە دەناڵێنن. ئێمە هەوڵمان دەدا شتێک بدۆزینەوە کە یارمەتیان بدات مامەڵە لەگەڵ ئەو فشارە دەرونیەدا بکەن. وا دیار بوو یاریەک بوو کە منداڵان دەتوانن لە باوەشی بگرن و پەیوەندیان لەگەڵدا دروست بکەن. مارینا چیرکاشینە شارەسەرکەرێکی هونەریە دەڵێت هیبۆکی یارمەتی منداڵان دەدات ئەمەش تەندروسترێکە وەک لەوەی هەمووی لە ناخی خۆیانە بمێنێتەوە و هەمیشە باوەشێکی پێویست بۆ منداڵەکان دابین دەکات. ئێمە پێی دەڵێن سەگی باوەش پیاکردن. ئێمە لێرە منداڵمان هەیە کە لە سەرەتای شەڕەوە کەیفیان بەجێ نەهێشتووە. ئەوان یەکەم منداڵ بوون کە هیبوکیان وەرگرت. تا ئێستا زیاتر لە 5,000 ئۆکرانی توانیویانە سوود لە چارەسەرەکانی هیبۆکی وەربگرن بەهۆی ڕێکخراوی خێرخوازی ئەمریکایی یونایتد هێلپ ئۆکراین. گروپەکە پارەی خولەکانی ڕاهێنانی دەروونناسیش دابین دەکات کە چۆنێتی کارکردن لەگەڵ هیبۆکی ڕوون دەکەنەوە. بۆ راپۆرتی ئانا کاساشینکۆ، شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن.